چوارەم لە حکمەتەکانی خۆداپۆشینی ئافرەت بەڕێزان لە ڕووی زانستیەوە ئەوڕۆ سەلماوە زانایانی بواری زانستی پێمان دەڵێن بۆ ئەوەیە کە جەستەی ئافرەت پارێزراو بێت لە بەرکەوتنی تیشکی خۆر و لە زیانەکانی تیشکی خۆر. پێتان سەیر نەبێ ئەوەی کە قورئان فەرموویەتی ئەوڕۆ زانایانی بواری زانستی لە سەرچاوە زانستیەکاندا باسییان کردووە دەڵێن دەبێ ئافرەت خۆی لە بەرکەوتنی تیشکی خۆر بپارێزێت چونکە زیانی پێ دەگەیەنێت، چونکە جەستەی ئافرەت نەرم و ناسکترە نابێت تیشکی خۆر لێیدا. ئافرەتی وا هەیە چەندین ئافرەت کە دەچێتە بەرهەتاو لە کاتێکدا کە پۆشاکی لە بەردانیە دەبێت دەرمانی دژەخۆر بەکاربێنێت، مەسروفێکی زۆر بکات، لە ڕووی ئابووریەوە زەرێکی زۆر بکات بۆ ئەوەی کە جەستەی پارێزراو بێت لە بەرکەوتنی تیشکی خۆر. شەریعەتی ئێمە دەڵێ با خۆی داپۆشێت، لە چاوی کەسانی خراپکاریش پارێزراو دەبێت، لە ڕووی زانستیشەوە جەستەی ئافرەت پارێزراوتر دەبێت. بەڵێ لە ڕووی کۆمەڵایەتیەوە پێگەی بەهێزتر دەبێت. لە یەکێک لەو گەنجانە دەپرسن کە زۆر گاڵتە بە ئافرەتان دەکەن، لە یەکێک لەو گەنجە خراپانە دەپرسن دوو لە ڕووی جەنابتان دەڵێن ئافرەتی حیجاب و ئافرەتی سفورت بەلاوە چۆنە، کامیان پێگەی بەهێزترە لەلات؟ یەکێک لەو گەنجانە وەڵام دەداتەوە دەڵێ وەڵڵاهی ئەو کەسانەی ئەو ئافرەتانەی کە باڵا پۆشن و حیجابن و بەرگ و پۆشاکیان لەبەردایە وەڵڵاهی ناتوانین پڕ بە چاومان تەماشایان کەین، بە چاوی ڕێز و حرمەتەوە تەماشایان دەکەین، ناتوانین سوکایەتیان پێ بکەین. دەزانین چونکە کەڕامەتی خۆیان پاراستووە. بەڵام ئەوانەی کە هەمیشە خۆیان بۆ خەڵک عەرەز دەکەن، گەنجەکان هەمیشە دوای ئەوانە دەکەون و گاڵتەیان پێ دەکەن و لە زۆربەی وڵاتەکانیش دەستدرێژیان دەکەنە سەرێ دوو لە ڕووی جەنابتان. بەڕێزان لە ڕووی کۆمەڵایەتیشەوە ئافرەت پێگەی بەهێزتر ئەگەر داپۆشراوتر بێت. و هەروەها لە ڕووی دەرونیەوە زانایانی بواری زانستی پێمان دەڵێن ئافرەتی حیجاب ئافرەتێک کە خۆی داپۆشیوە لە ڕووی دەرونیەوە هەست بە دڵنیایی زیاتر دەکات، هەست بە ئاسوودەیی زیاتر دەکات، هەست بە ڕێزی بەرامبەرەکەی زیاتر دەکات. بەڕێزان لە ئەمریکا و لە چەندین وڵاتی دیکەی ئەوروپی ڕۆژانە بە سەدان ئافرەتی سفور دەستدرێژی دەکرێتە سەرێ، بەڵام کەمترین ئافرەت کە دەستدرێژی دەکرێتە سەرێ ئافرەتی باڵاپۆش و ئافرەتی حیجابە. بەڕێزان ئێمە نازانین جاری وایە لە حکمەتی ئەو دینە و ئەو شەریعەتەمان حاڵی نابین، بەڵام هەمووی بۆ بەرژەوەندی خۆمانە لە دنیادا بەر لە قیامەت. بەڵێ زانست پێمان دەڵێت نابێ ئافرەت لە یەکێک لە سەرچاوە زانستیەکاندا کە لە گۆڤاری هەیف و لە سەرچاوە زانستیەکانی دیکەدا بڵاو کراوەتەوە دەڵێ پێویستە ئافرەتان خۆیان لە بەرکەوتنی تیشکی خۆر بپارێزن، بە تایبەت ئەو ئافرەتانەی کە تەمەنیان لە سەرووی 15 ساڵە. الله تەماشاکەن بەڕێزان ئەوە حکمەتی ئەو فەرمایشتەی پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم کە دایکمان عائیشە بۆمان دەگێڕێتەوە دەفەرمێ ڕۆژێکیان ئەسمائی کچی ئەبوبەکر هاتە ماڵی پێغەمبەر صلی الله علیه وسلم لەو کاتەیەدا کە بەرگ و پۆشاکێکی زۆر تەنکی لەبەردا بوو. پێغەمبەر صلی الله علیه وسلم پێی فەرمووی یا ئەسماء ئەی ئەسماء إن المرأة إذا بلغت المحيض لم تصلح أن يرى منها إلا هذا وهذا وأشار إلى وجهه وكفيه. فرمي أي أسماء أفرد كاتيك جيشت حد بلوغ، كاتيك تمني جيشت أويك بينويش بيت كبلوغي ببيت. پیغمبر فرمووی صلی الله علیه وسلم ناگونجێ کە تەنها لە ئەو دوو شوێنە زیاتر بەدەرەوە بێت، ئاماژەی بۆ دەستی و هەروەها بۆ دەم و چاوی کرد، تەنها ئەو دوو شوێنە نەبێت دەبێت شوێنەکانی دیکەی داپۆشێت. دەی ئەوڕۆ زانایانی بواری زانستی گەشتونەتە ئاو قەنەعاتەی ئافرەت لە سەرووی 15 ساڵەوە نابێت تیشکی خۆری بەرکەوێت. تەنانەت زانایانی بواری زانستی پێمان دەڵێن ئەگەر زۆر تیشکی خۆر بەرجەستەی ئافرەت کەوێ تووشی شێرپەنجەی پێست دەبێت. بەڕێزان ئەمە حکمەتی ئەو فەرمایشتەی پێغەمبەر و شەریعەت و دینەکەمانە، ئەوە حکمەتەکەیەتی بۆ پاراستنی کەڕامەت و تەنانەت لاشەی ئەو ئافرەتەشە.